بەڵێ بەڕێزان سەبارەت بە کاردانەوەکان لەبارەی سوتاندنی قورئانی پیرۆز و هەروە سوتاندنی ئاڵای عێراق لەلایەن هاوڵاتیەکی عێراقی لە سوید دادەنیشێت کاردانەوەی لێکەوتەوە بۆیەوە هێرشکراوەتە سەر باڵۆزخانەی سوید لە عێراق بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز کە ئیزۆل سیاسەتمەدار و سەرۆکی دیاکورد لە سویدەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆ دەکەین بەڕێز کە سڵاوت لێبێت کاردانەوەکانی هێرشکردنە سەر باڵۆزخانەی سوید لە عێراق لە نێو شەقام و میدیای سوید چۆن باس دەکرێت؟ پێم وابوو دەنگت بەباشی نەگەیشت گفتوگۆمان سەبارەت بەمە دەبێت کاردانەوەکان لەبارەی سوتاندنی قورئانی پیرۆز لەلایەن هاوڵاتیەکی عێراقی دانیشتووی سویدەوە لە بەرامبەردا هێرشکراوەتە سەر باڵۆزخانەی سوید لە عێراق ئەمە کاردانەوەی چۆن بۆ لە نێو شەقامی سوید هەروە میدیاکانی سوید چۆن باسی ئەم بابەتە دەکەن؟ باشە کێشەیەک هەیە لە گەیشتنی دەنگ لەگەڵ بەڕێزکەیە ئیزۆل سیاسەتمەدار و سەرۆکی دیاکورد کە لە سویدەوە لەگەڵمان دەبێت تاوەکو گرفتەکە چارەسەر دەبێت ئەمە لەگەڵ میوانەکەمان لەم بارەیەوە قسە دەکەین چەند ڕۆژێک لەمەوبەر هاوڵاتیەکی عێراقی دانیشتووی سوید قورئانی پیرۆزی سوتاند ئەمە کاردانەوەی لێکەوتەوە بەتایبەتی لە ناو سویدیش ئەمە وەکو ناڕەزایی سوید گوتی من بە هیچ شێوەیەک لەگەڵ سوتاندنی پیرۆزیەکان و بێڕێزیکردن بەرامبەر بە ئاین و پیرۆزیەکان نیم وڵاتانیش یەک هاتنە دەنگ چەند وڵاتێکی دیکە تەنانەت تورکیاش لە بەرامبەردا هاتە دەنگ و وەکو بەشێک لە چاودێران پێیان وابوو کە وەکو ڕێگرێکیش دەبێت وەکو بیانوێکی دەبێت بۆ ئەوەی کە نەیەوێت ببێتە ئەندام لە ناتۆ بەڵام دواتر بەڵێ ئێستا میوانەکەمان ئامادەیە بەڕێزکەیە سڵاوت لێبێ سەبارەت بە کاردانەوەکان لەوەی هێرشکراوەتە سەر باڵۆزخانەی سوید لە عێراقەوە شەقامی سوید و میدیای سوید بە هەمووی لەوێت چ باسە چ دەڵێن؟ بەڵێ gelek spas roj baş pêşî dixwazim bêjim min ne serokê yakim ez endamê komîte rêvebirim siyasetmedar awa be ême gehîşt belê bigorin îcar ew hadiseyê rûdanê ku li Bexdaçê bûye ji sefaretxaneyê Swêd rastî li Swêd jî gelek deng heye hemû medya çepemenî behsa wê tiştî dike û îro jî hinek dixwestin sutandina Quran û sutandina ala Iraqê li ber seferxaneyê Iraqê têkbînin bes ew demonstrasyon ew protest xwepêşandan pêk hat bes Quran sutandin çê nebû Sanî li vir piştî ku Swêd biryar da ku li NATO bibe endamî NATO ev müşkileyê Quran sutandin li Swêdî dest pê kir esasî xwe da hêzên perestên Swêd evê ku li Swêd dijî biyaniyan dijî İslam fikrî wanî xirab heye ewana naxwazin wan İslam û biyanî hebe ewana bi rastî jî hewl dan ku mesele endametiya NATO bikar bînin hewlê emane deçête ser lewî ka Swêd nebête endam li NATO na yani eva ilaqet bi bev tuneyî sanî ew kesên ew hêzên ew kesên ku nijadperestên Swêdin dixwazin va tiştana derxînin pêş geştir bikin dijî İslam dijî Müslümana ev siyasetekî bes rêgayê heye ya rêga di yasayê Swêd de heye ku meriv bixwaze eger bixwazî Quran bişewitin yan jî protest bikî tiştekî ew yasayê de lê didin li ew kesên ku vasî çar cara dikin yek ji wan bi xwe Salwan Momîkayê ew bi xwe Iraqî wextê xwe de serbaz bû û ew mesela îro xwest dijî sefaretxaneyê Iraqê eylemekî çêke evana hemû rê didin ku ji ber ku
ئەو کەسێک و براستی دخوازن دژایەتی ئیسلام و سوێدی یان ئەوروپی و ئیسلام پێک وەرە ئەوەیە ببینن دەرفەت va tiştana bikin esasî xuda berê tekî wa tu nebû wê tiştekî wa tu nebû باشە بەڕێزکەیە یعنی ئەمە یەکەم حاڵەت نییە کە لە سوید ڕوودەدات ئەمە چەندەمین جارە هەرم کەسەمە دووەم جارە ئەمە دەکاتەوە لە پێشتریشدا هەبووە چەند حاڵەتێکی دیکە لەم جۆرە ینی بۆچی سوید هەڵدەبژێردرێ کەم کارێتیدا بکرێت و هەموو جاریش کاردانەوەی تێدا دەبێت بۆچی ئەمە دەبێتە مۆدلێک یاخود هەوڵ دەدرێت ببێتە مۆدلێک لە سوید yani hükümeti Swêd divî meselê de piçek kêmasiyê wan çêbû, belediyetiyê wan çêbû ji ber ku li hember Tirkiye ne dikarîn helwestekî xurt bigirin ji ber ku Tirkiye gelek tedaxulê karûbarê hundirî Swêd kir xwest hemû yasayên Swêd derkeve bêguhertin bi behaneyê şutandina û Swêd jî wek hikûmet dengê xwe bers nekir û nikaribû dengê xwe li hember Tirkiye bêkîne îcar ew atmosfer kir ku ew kesên potansiyelên ku dixwazin dijî îslam yan dijî diyaniyan dengê xwe derxîne Swêd hilbijartin xwestin werin Swêd û xwe pişanan çêk eva piçek غلطیه اوی بود سوید بود حکومت از بود وزارتی درباره سوید بود وکی دم دخوازم بحث اوی بکم سوید سالانه نزدیکی 300 میلیون پره سوید تقدیم عراق دکی دولت عراق دکی بو آلیکاری انسانی آلیکاری آوادان کرنا سوید گلک کارن هیجا کری جبو عراق و جبو باشور کردستانیش جار او كنتين دخوازن سويت وكي هدف هالبجير تاني علاقة ب او سياسات ماكرو سياسات كل مسألة بوتين هي اردوغان هي نجات پرستية اوروبا هي نجات پرستية سويت هي اوانا حامل بروسيس اداري كو دخوازن سود بگرنج جوي بله برئيس كايا ايزول سياسة مدار لسويد ولقل مانبوي ماندو نبي برئيس كايا